صعوبەتش دەکەیت جوون دەدەن پێشتر ئەوان نەبوو یعنی سوعبەتی خۆت دەکرد نەوەتامەچ لێ وەردەگرت ئێستا نەوەتامە بەس ئێستا سوعبەتە نمایە پێشتاگە ئێستا سوعبەت لەگەی کەچی بکە احتیمالی لێشت بە خۆزگە بە قەدیم دەخوازم بۆچی خۆزگە بەڕابردوو دەخوازی هەنجە زۆر خۆش بوو خەم نەبوو پێشتر خەم نەبوو پێشتێ خەم نەبوو نا زۆر بەکەمی خەمە بوو زۆر بەکەمی بەس ئێستا ماشەڵڵا خەمگەلێک زۆرە باسی ژیانی ڕابردووم لەو کە مادەمەوەندە خۆزگەی بۆ دەخوازی بابزانم چۆن بووە خۆزگەی قەدیم یعنی لەزات یعنی خواردن تامەشی خۆی هەبوو خۆش بوو زۆر ڕێزگردن هەبوو بەس ئێستا ماشەڵڵا ڕێزگردن نمایە جاران ڕێزگرتن چۆن بوو بابزانم ڕێزکردن جاران ڕێزکردن کابرا لە پێشت یعنی شەرمی دەکرد هەنانیشی بخواردا باە زۆر شەرمیش دەکرد نانی بخواردا باە ڕێز تایبەتی دەکرد بچ باژۆری هەموو لە بەر تەردەستان هەنجە ڕێزش تایبەتی هەبوو بەس ئێستا هیچ ئەو ڕێزە نماوشی جاران نمایە ئەنێ زولفەکە گۆڕای بەڕاستیانی یعنی ئەو ڕێزگرتنی کە جاران هەوێستا نیە لە بەهادێ خۆزگە بەڕابردوو دەخوازی ئەوان ئەدیکو خۆزگە هەنجە ڕێز زۆر خۆشە بەنجی باشە بێزگە لە ڕابردووی ژیانت خۆزگە بە چی دیکە دەخوازی یعنی بە نسبەت چەوە خۆزگە بۆ بچێت نمونە قەت ڕۆژێک بیر کردەوەتەوە بڵێ خۆزگە لە ژیانمدا ئەو کارم کردبا یان خۆزگە لە ژیانمدا ئەو کارم نەکردبا واللهی ئەوزا ئەو خۆزکەیە هەنجێ خۆزکە زۆر هەبوو نمونە ئێستا نمونەکمان بۆ باسکە مەسەڵەن جار هەیە لەگەر ئەوانەی خۆت کە دانیشتی قەدیم دانیشتی دەرە خۆزکە ئەو وەختی زۆر خۆش بوو کە دادەنیشتی سوعبەتێک دەکرا ئێستا ناتوان ئێستا سوعبەتش دەکەیت جوون دەدەن پێشتر ئەوان نەبوو یعنی سوعبەتی خۆت دەکرد نەوەتامەچ لێ وەردەگرت ئێستا نەوەتامە بەس ئێستا سوعبەتە نمایە پێشتاگە ئێستا سوعبەت لەگەی کەچی بکە احتیمالی لێشت بە بەس پێشتا تۆ ڕەش نەدەبە ئەو سوعبەتت بکردا بە چکە لە بەوەی گەورە چکاتی هەبوو